من ڕۆژنە دێهاتی لەم پێشەنگایە بەشدارین بۆ بەرهەمە خۆماڵێت تاوا سروشتیەکان کە بەرهەمەکانی ئێمەش بەرهەمی گوندەکانن کۆمان کردوونەوە بە شێوازی پاکێجینێکی زۆر جوان و تەندروست کە لەگەڵ بازاڕی ئەمڕۆدا بگونجێ. لێرە پێشکەشیان دەکەین و ماوەی 5 ساڵەوە کار دەکەین و بەرهەمەکانمان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و شارەکانی عێراق و بۆ دەرەوەی وڵاتیش دەنێری. لەمڕۆدا تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێگایەکی زۆر باشە بۆ ناساندن بەتایبەت بۆ بەرهەمە خۆماڵەکان بۆ کەسێکی وەکو ئێمەش کە لە ڕێگایەکی دوورەوە هاتوین و شوێنەکەمان دوور لە شارە. بەرهەمەکانمان هەموو ئەو بەرهەمانن کە دەتوانێت بۆ ماوەیەکی زۆر هەڵبگیرێ لەبەرەوەی ئیشەکەمان ئۆنلاینە و وانە ڕاستەوخۆ بدرێ بە کڕیارەکان. هەنگوینمان هەیە، دۆشاوی ترێ و تومان هەیە، ڕووبەهەنار و سرکەکان و بنێشتی کوردی بە چەند شێواز بە بنێشتی کاڵیش و بنێشتی کوڵاو و ئاوی بنێشت و واترشی خڕمان هەیە، مێوژ و باسووق و ئەو بەرهەمە وشکانەشی توی وشک و کە لەگەڵ شەوچەرە و بۆ دانیشتەکان دەخورێن. زیاتر کڕیارەکانمان ئەو کەسانن کە خۆیان گوندێکیان نیە و دەستیان ناگا بە گوندەکان و دەستیان ناگا بە و بەرهەمە سروشتیانە. لەناو سلێمانی بە پلەی یەک لەبەرەوەی ئێمە ئاسانترین و نزیکترین ڕێگەمان سلێمانیە ئەنجا بۆ هەولێر و بۆ شارەکانی کوردستان بۆ دەرەوەی وڵاتیش لەسەر داواکاری تایبەتی خۆیان کە بەرهەمەکانیان بینیەوە بە تایبەت داوایان کردووە بۆ وڵاتەکانی وەکو بەریتانیا، فینلەندا، ئەڵمانیا ناردوومانە. ڕاستی من ئیش دەکەم لەسەر هەرێمی کوردستان بە تایبەت لەبەرەوەی ئێمە پێویستە خواردنەکانمان بەرهەمە سروشتیەکانمان بە تایبەتی خواردن پێویستی ناو خۆمان پڕکاتەوە بۆ ئەوەی ئێمە چاومان لە بەرهەمی دەرەکی نەبێ لەبەرەوەی ئەمڕۆ بازاڕەکانمان پڕن لە بەرهەمە دەرەکیەکان خەڵک ڕانەهاتۆ زۆر بە بەرهەمە خۆماڵەکان زیاتر دەمەوێت ئیش بکەم لەسەر ئەوەی کە خەڵکی خۆمان خەڵکی هەرێمی کوردستان بەرهەمە خۆماڵەکان بناسی ئەگەر لە ئێمەشی نەکرێ لە جوتیارێکی کە و لە خاوەن بەرهەمێکی کەی بکڕێ. یەکەم شت حەزە، دوای ئەوە خۆشەویستیە بۆ خاک و وڵاتەکەمان و ئەو بەرهەمانە دەبینین کە لە گوندەکانن بە ئاسانی ساغ ناکرێنەوە. ڕاستە زەحمەتیان زۆرەوە، نرخەکانیان گران دەکەوێت لەبەرەوەی بەرهەمێکی تاوا سروشتی و بە دەستیش بەرهەم دێ. بەرهەمی دەستی لەگەڵ بەرهەمی کارگە زۆر جیاوازە. بۆیە لەگەڵ هەموو ئەوانشدا سپاس بۆ خوا ماوەی 5 ساڵە توانیمانە بمێنینەوە و هەوڵ دەدەین ئیشەڵا لە داهاتوودا کە بتوانین ئیشەکە گەورەتر بکەین و بە دڵنیایەوە پێویستمان بە ئاسانکاریە لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوەی لەمڕۆدا بەرهەمە خۆماڵیەکان یاسایەک ڕێنماییەک یان شێوازی پەرەپێدانی بەرهەمە خۆماڵیەکان زۆر پشتگیری ناکرێ و ئاسانکاری بۆ نەکراوە لەلایەن حکوومەتەوە. ئێمە هەوڵ دەدەین کە ئەوەندە بەرچاوڕوونی بڵاوکەینەوە لە لای هەمووان ڕوون بێ و بچینە ناو یاساکانی شەوە تاوەکو بتوانین بەرهەمە خۆماڵەکان زیاتر بکەین. بەرهەمەکانی ئێمە بە ئاواوە درێت تەبان باخە، تو باشە، ترێ باشە، هەنجیر هەیە، هەناریش تا ڕادەیە هەنار بەس تۆزێک کەم لای ئێمە کەم دەرێتە نازانم شوێنی تر. فەرقێکی وای نییە بڵێ ئیمساڵ باش و یا ساڵێکی تر خراپ هەچی بە گوێرەی وەرزەیتە بە گوێرەی شتەکانە کەش و هەوا زیاتر. نرخمان باشە تقریبان خراپ نییە هەرزانە، شتەکانمان خۆماڵیە کە زاوکاری نەکرد. من وەکو خۆم کە زاوکاری نەکردم بە ڕەنجی شانی خۆم ئەتیمادم سەر خۆم خستۆ تا خەڵکی تر. تاوان ئیسەی گوێز هەیە، گوێزی هەورامان ئەوسا بەناوبانگ ویسەی گوێزی ترێنن هی ئۆکرانیە هی سینیە مەسەن بە نرخی هەورامانیژەی فرۆشن کابرا بە ئاشکرای گوێنەکەی لێ نووسراوە ئەمە هی فلانە وڵاتە بەڵام بە شەرتی هەورامان لێ فرۆشە. گوێزی هەورامان خۆی لە تام و چێژا بەناوبانگە. ئینساڵ جارێک گوێز پێ نەگەی وەکوی کەوتبێتە بازارەوە. نازان من وەکو کابراڵێ من گوێزم نەبووە تا بڵێم سعری بزانم چۆنە و چۆنیە. من باخی خۆم بڵێم هەنارم هەیە، ترێم هەیە، هەنجیرم هەیە، گوێزم هەیە، توم هەیە. ئەم جۆرە شتانش کە شتێکی سەرەکی بێ من بیخەمە بازارەوە ینی ئیسفادەی لێ بکەم.